دەستی والێکە لە خەیاڵی خۆیان دووەکەی ئات کردووەتە سەر ژمارەکە یاخود ماینستی کردووە. ئەمڕۆ پێشبڕکێیەکی بیرکاری هێزری بۆ منداڵان لا کۆمەڵگەی پەروەردەی گەشە بەڕێوە دەچێت کە تیایدا چەندی منداڵ ئەوەی کە بە مێشکی تۆیان نایەت لێرە ئەمان بەدەست حسابیەکەن. دەچمە لای مامۆستا لافە عەبدوڵڵا سەرپەرشتیاری پەروەردەی سڵاو لێبێ مامۆستا چیەکەن ئەمڕۆ لێرە چەند منداڵ بەشدارە پرسیارەکان چین؟ سڵاو لە بەڕێستان بەخێراتنتانەکەم. ئێمە وەک کۆمەڵگەی پەروەردەی گەشە لە شاری سلێمانی هەستاین بە سپۆنسەرکردن و تێچووی ئەم پێشبڕکەیەمان لە ئەستۆ گرتووە. ئەم پێشبڕکەی مێنتەڵ ماتە پرۆگرامی مێنتەڵ ماتی بەریتانی کە لە ساڵی 2022 لەلایەن مامۆستا بەڵێنەوە بە خۆشحاڵی و جێ دەستخۆشیە بەڕاستی هاتوۆتە هەرێمی کوردستانەوە لەسەر تاسەری هەرێمی کوردستان لە شارە جیاوازەکان لە ڕێی ناوەندە فێرکاریەکان و لە ڕێی پەیمانگاکانەوە لەقی جیاوازیان هەیە و خوێندکاریان هەیە و مامۆستایان هەیە و کوستافی خۆیان. چەند منداڵ بەشداری کردووە ئەمڕۆ لێرە؟ وەکو ناوەڕۆکی پێشبڕکێکە ئەمڕۆ 162 خوێندکار لە کۆی گشتی 20 بڵێن ناوەندی فێرکاری جیاوازەوە ئەمڕۆ هاتوونەتە کۆمەڵگەی پەروەردەی گەشەوە بۆ ئەنجامدانی پێشبڕکێکە کە پێشبڕکێکە لە 125 پرسیار پێک هاتە بوو کە پێویستە هەر خوێندکارێک لە ماوەی 7 خولەکە وەڵامی نەک هەر 125ەکە بەڵام زۆرترین وەڵام باتەوە تاکو بتوانێت پلەیەکی باش بەدەست بهێنێ لە پێشبڕکێکە. 125 پرسیار لە ماوەی 7 خولەکە وەڵام ئەدرێتەوە؟ هەڵبەت زەحمەتە بەڵام ئەم خوێندکارانە لە ڕێی پرۆگرام و پلانی تایبەت بە مێنتەڵ ماتەوە وا ڕاهێنراون و پێشتر ئامادەکاریان پێکراوە کە توانای بڵین بیرکردنەوەیان و توانای بڕیاردانی خێرایان زۆر باشترە لە چاو مناڵێکی ئاساییە کە تا حدێکی دیاریکرا و ئاسانە بۆ ئەوان بەڵام لەوانێ بۆ کەسێکی ئاسایی تەبعاً قورس بێت. مناڵانم کە بەدەست ئاواکەن و هەلیەکەن پرسیارەکان چی ئەو دەستجوڵانەی ئەوان؟ ئەمە تەبعاً هەڵبەت تەکنیکێکی جیاوازی تایبەت بە خۆیانە دەست بەکارەهێنن لە ڕێی ئەوەی کە بۆ ناڵێ مامۆستاکە ژمارەیەکی پێڵێ ئەو لە تەبعاً کەمووی کۆدینە خۆیان کۆدین فێرکراون کە بۆ ناڵێ دوو دەستی والێکە لە خەیاڵی خۆیان دووەکەی ئات کردووەتە سەر ژمارەکە یاخود ماینستی کردووە خۆیان فێرکراون و کوتن بەو شێوازە بەڵام بەڕاستی توانایان زۆر باشە ئەتوانین بڵێن مناڵی بەهرەدارن ئەم ئەوانەی کە بەشداریان کردووە. دۆستاز بۆ مامۆستا لابە بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەمڕۆ 162 منداڵ پرسیارە بیرکاریە قورسەکان هەلاکەن لێرە و خەڵاتیشی لەسەر وەردەگرن و بۆیە لێسادا هەندێکیان پرسیارەکانی حەل کردووە و چاوەڕوانی ئەوەن کە خەڵاتەکە وەربگرن و ئاسی یەکەم و دووەم و سێم دیاری بکرێت.